ده ساڵە تەنها پۆلی یەک وەرەگرم هەرچەند زەخت و زۆرێکیان بۆ هێنا و زەحمەتە لەگەڵ ماڵی یەکی سەرەتاییەوانی مامۆستا زۆر زەحمەتە بەس هەستەکەم ئەو پەروەردەیە کە ئەیکەم جێگای خۆی زیاتر ئەگرێ مناڵێکە هاتووە پاکە دایم خۆمانەڵین ئەساسێکی هەیە بنەمایەکی هەیە بۆ پەروەردەیەکی دروست کە مامۆستا لە سەرەتاوە گرنگی بەم خوێندکارەیە و گرنگی بە پەروەردەیە ئەوە ئەتوانین بڵین بۆ قۆناغەکانی داهاتووی زۆر باشترە بێ ئەو منداڵە بەڵێ بە تەئکیدی من وەکو خۆم ینی هەست ئەەکەم کە ئەو با بڵین ئەو بازنەیە وەرەگرم هەر شتێک ئەڵێم هەر قسەیەک ئەەکەم جێگای خۆی ئەگرێ مناڵە لێم وەرەگرێت مناڵ پاکە و ئامادەیە بۆ هەموو پەروەردەیەکی جوان هەستەکەم جێ دەستم وا زیاتر دیار بوو بێ بە شانازیشەوە لە قوتابخانەکەی من کاتێک ناوی قوتابیان نووسیوە لە شوێنی زۆر دوورەوە ئەمە هەمیشە شانازیم بەوە کردووە فەزلی خوای گەورە بووە قوتابیان هێناوە لە شوێنێکی دوورەوە کە ژینگەکەی زۆر دوورە لە قوتابخانەکەی من با بڵین بەڕێوەریان کەسانی تریان پرسیەوە بۆ لە شوێنە دووری هێنی بۆ قوتابخانەکەی ئەم قوتابخانێکی حکومیە بۆ ئەهێنی قوتابخانە لای شوێنەکەی خۆت ئایانە دێتی پێم خۆشە مامۆستا ودا وانێ بیرکاری پێ بڵێ ئەمە بۆ من هەمیشە جێ شانازی بوو فەزلی خوای گەورەشە لەسەرمەوە